سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی و ئازیزان و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. دەست بە سەرکردنی ئاریا یوسفی کوڕی فاتمە داوەند دوای دیپۆرتکردنی لە وڵاتی تورکیا، ناڕوونی چارەنووسی دوو شارۆمەندی خەڵکی سەوڵاوە، پەیوەستبوونی پەرستارانی مەشهەد بە مانگرتنی سەراسەری پەرستاران، کۆبوونەوەی دادخوازانی خوزستان و ئیسفەهان لەسەر مەزاری گیانبەخت کردوان، سوتاندنی ئارامستانی بەهاییەکانی ئەهواز لەلایەن ڕژیمەوە، بەیانیەی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی فارس بۆ پشتیوانی لە پەرستاران، مەرگی گوماناوی بەندکراوێکی خەڵکی ئەردەبیل پاش ئازادی لە زیندان، و درێژەی ناڕەزایەتی پزیشکان و کادری دەرمان لە هیندستان. درێژەی هەواڵەکان. دەست بە سەرکردنی ئاریا یوسفی کوڕی فاتمە داوەند دوای دیپۆرتکردنی لە وڵاتی تورکیا. ئێوارەی ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ ئاریا یوسفی تەمەن 18 ساڵ و خەڵکی بۆکان لەلایەن وڵاتی تورکیەوە ڕادەستی کۆماری ئیسلامی کراو لە سنووری ماکۆ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە گواسترایەوە. بەپێی زانیاریەکان ئاریا و ماوەی بەندکرانیدا هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا نەبووە و تەنیا لە ئیتلاعاتی ماکۆ پەیوەندیان لەگەڵ بنەماڵەکەی گرتووە و پێیان ڕاگەاندوون کە لە گرتوخانەی ئەو شارەدا ڕاگیراوە. ئاریا یوسفی ئێوارەی ڕۆژی سێشەممە لەگەڵ دایکی فاتمە داوەند و چەند کەسی دیکە لە چالاکانی سیاسی لە ڕێگەی سنووری بازرگانەوە بۆ ئێران دیپۆرت کراونەتەوە و دایکی توانیوێتی هەڵبێت. ئاریا یوسفی پێشتریش بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە حکوومەت سزای 5 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. ناڕوونی چارەنووسی دوو شارۆمەندی خەڵکی سەوڵاوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، چارەنووسی دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی گوندی ژیواری سەر بە شارستانی سەوڵاوە بە ناوەکانی حسەین و نەزیر ئاداک پاش ڕفاندنیان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. 26 ڕۆژ لەمەوبەر حسەین و نەزیر ئاداگ لە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لەو ماوەیەدا بنەماڵەی ئەو دوو شارۆمەندە بەردەوام سەردانی ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی مەریوان و سنیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان سەبارەت بە هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانیان وەرنەگرتووە. پەیوەستبوونی پەرستارانی مەشهەد بە مانگرتنی سەراسەری پەرستاران. بەیانی ڕۆژی شەممە 27 گەلاوێژ پەرستارانی مەشهەد پەیوەست بە مانگرتنی سەراسەری پەرستارانی ئێران بوون. زیاتر لە هەفتەیەکە کە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو مانگرتنە گەورەتر دەبێت. لە ڕۆژانی ڕابردوودا پەرستاران لە شارەکانی شیراز، یەزد، بوشێر، کرماشان، شابات، جەهرۆم، ئابادا، کەرەج، ئێقلیت، عێراک، ساری، ڕەشت، بەندەر عەباس و هەروەها کەنگان دەستیان لە کار کێشاوەتەوە و وێڕای بەڵێنی بەرپرسانی ڕەژیم بۆ جێبەجێکردنی داخوازیەکان درێژیان پێداوە. پەرستارانی ئێرانی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، کەمکردنەوەی ساعاتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی ئیزافەکاری و کارانە، دامەزراندنی هێزی کاری نێو، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. کۆبوونەوەی دادخوازانی خوزستان و ئیسفەهان لەسەر مەزاری گیانبەخت کردووان. ڕۆژی هەینی 26 گەلاوێژ کۆمەڵێک لە بنەماڵەی دادخوازانی خوزستان و ئیسفەهان بە کۆبوونەوە لەسەر مەزاری عادڵ کیانپور و نێگار کەریمیان یادی ئەو دوو قوربانیەی سەرکوتی ڕژیمیان بەرزڕاگرت. عادڵ کیانپور بەندکراوی سیاسی خەڵکی ئەهواز ساڵی 1970 هەتاوی دەست بەسەر و بە فرامباری ساڵی 1400 هەتاوی لە ناڕەزایەتی بە ئەشکەنجە و ئازاری مەئمورانی زیندان مانی لە خواردن گرت، بەڵام
ڕۆژی 11 بەفرامبار بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستی گیانی لەدەستا. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی دادخوازانی خوزستان لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. لەلایەکی دیکەشەوە ئازادی خوازانی ئیسپەهان ڕۆژی هەینی لەسەر مەزاری نگار کەریمیان قوربانی دەسڕێژی نایاسایی گولەی هێزە ئینتزامیەکان لە ساڵی ڕابردوو کۆبوونەوە و ڕێزیان لێگرت. سوتاندنی ئارامستانی بەهاییەکانی ئەهواز لەلایەن ڕژیمەوە. ڕۆژی هەینی 26 گەلاوێژ ئارامستانی بەهاییەکانی ئەهواز لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئاگر درا و ئەو کردەوە نەفرەت و تووڕەیی خەڵکی لێکەوتەوە. ئارامستانی بەهاییەکانی ئەهواز شوێنێکی سەرسەوز و ئاوەدان بوو، بەڵام لەلایەن بەکرێگیراوانی حکوومەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی ئاگر درا و هەموو دارەکانی سوتا و زیانێکی زۆر بە مەزاری کۆچ کردوان گەشت. بە دوای بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێو خەڵکی ئێران دروست بووە و خەڵکی ئازادی خواز کۆماری ئیسلامیان هاوتەریبی داعش زانی و ڕانگەیاند، هەر ئەو جۆرەی کە ئێماراتی ئیسلامی داعش بە ئیرادەی ئازادی جەماوەڕ ڕووخا، کۆماری ئیسلامیش بە خەباتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا دەڕوخێت. بەیانیەی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی فارس بۆ پشتیوانی لە پەرستاران. ئەنجومەنی سنفی فەرەنگیانی پارێزگای فارس ڕۆژی پێنجشەممە 25 گەلاوێژ لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆی لە مانگرتنی پەرستاران و کادری دەرمانی ئەو ئستانە دەربڕی. لەو بەیانیەدا وێڕای ئاماژە پێدان بە کێشە و گرفتی کادری دەرمان لە ئێران و بایەخنەدانی حکوومەت بە داخوازیەکانیان وتراوە کە ڕژیمی ئیسلامی بە چارەسەر نەکردنی کێشەی پەرستاران و کادری دەرمان گیانی خەڵک دەخاتە مەترسیەوە و کادری دەرمان لە ژێرگوشاری کاری و مەعیشەتی ناچار بە کۆچکردن و خۆکوژی دەکات. کۆماری ئیسلامی لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیدا خۆی لە ئاست هیچ یەک لە کێشەکان بەرپرسیار نەزانیوە و ئێستاش بایەخ بە تەندروستی و ژیانی هیچ یەک لە چین و توێژەکانی کۆمەڵگا نادات. مەرگی گوماناوی بەندکراوێکی خەڵکی ئەردەبیل پاش ئازادی لە زیندان. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێکی خەڵکی ئەردەبیل بە ناوی بەهرام ئەشجا پاش ئازادی لە گرتوخانەی ئیتلاعاتی سوپای پاسداران بە شێوەی گوماناوی گیانی لەدەستا. بەهرام ئەشجا 2 هەفتە لەمەوبەر بەبێ بەڵگەی قەزایی و بە بیانووی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێنراوە. ئەو شارۆمەندە پاش ئازادی لە گرتوخانەی ئیتلاعاتی سوپای ئەردەبیل بە شێوەی گوماناوی گیانی لەدەستداوە و هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە ژاراویبوونی ئەو بەندکراوە بە دەرمانی هێزە ئەمنیەکانی ڕژیم دەکەن. دۆخی خراپی تەندروستی منوچێر فەلاح لە زیندانی ڕەشت. ماوەی 25 ڕۆژە منوچێر فەلاح لە زیندانی لاکانی ڕەشت مانی لە خواردن گرتووە و چالاکانی مەدەنی باس لە خراپی دۆخی تەندروستی ئەو بەندکراوە سیاسیە دەکەن. منوچێر فەلاح مانگی پوشپەڕی ساڵی 1401 لە فڕۆکەخانەی شاری ڕەشت لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. ئەو بەندکراوە سیاسیە مانگی سەرماوەزی ساڵی 1402 لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی ڕەشت بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری بە 1 ساڵ و 3 مانگ زیندانی تەعزیری و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان مەحکوم کرابوو. هۆشداری ڕێکخراوی جیهانی کار سەبارەت بە بەرزبوونەوەی ئاماری بێکاری لاوانی کار. ڕێکخراوی جیهانی کار ڕۆژی هەینی 26 گەلاوێژ سەبارەت بە هەڵکشانی ئاماری گەنجانی بێکار لە تەمەنی کاریدا هۆشداریدا. لە بەیانیەی ڕێکخراوی جیهانی کاردا هاتووە ئاماری گەنجانی خوێندەوار کە لە تەمەنی کاردان ڕوو لە زیادبوونە و زۆربەیان بە دوای کاردا سەرگەردان و بەشێکیان پیشەی نافەرمیان هەیە و بەهرە لە گەشەکردنی ئابووری نابینن. لە سەرانسەری جیهاندا نیوەی کرێکارانی گەنج لە پیشە نافەرمیەکان کار دەکەن و ئەو بابەتە بۆتە هۆی نیگەرانی و دڵە ڕاوکێی لاوان و هیوایان بە داهاتوویەکی ڕوون لاواز دەکات. درێژەی ناڕزایەتی پزیشکان و کادری دەرمان لە هیندستان.
ڕۆژی هەینی 26 گەلاوێژ پزیشکان و پەرستارانی نەخۆشخانەکانی چەند ئەیالاتی هیندستان دژ بە نەبوونی ئەمنیەت دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. پاش دەستڕێژی سێکسی بۆ سەر خوێندکارێکی بواری پزیشکی و کوشتنی لەلایەن تاوانبارێک لە شاری کەلکەتە، شەپۆلێک لە ناڕەزاتی لە نێو کادری دەرمان و ژنانی هیندستان سەری هەڵداوە. لە ڕۆژانی ڕابردوودا زۆربەی شارە گەورەکانی هیندستان گۆڕەپانی خۆپیشاندان دژ بە نەبوونی ئەمنیەت بۆ ژنان بوو. ڕۆژی ڕابردوو پزیشکان و کادری دەرمانی بەشێکی زۆر لە نەخۆشخانەکانی هیندستان مانیان گرت و زیاتر لە 1 ملیۆن ئەندامی کادری دەرمانی ئەو وڵاتە پەیوەست بەو مانگرتنەوە بوون. شایانی باسە کە ژنانی هیندستانی لە خۆپیشاندانەکانیاندا دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردوێتەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی 78 کەس لە ئاگری دارستانەکانی ئێزمیر لە تورکیا. ماوەی 3 ڕۆژە دارستانەکانی ئێزمیری تورکیا لە ئاگردا دەسووتێت و تا بە ئەمڕۆ 78 کەس بریندار بوون. ئاگری دارستانەکانی ئێزمیر وێڕای هەوڵ و تێکۆشانی هێزەکانی ئاگر کوژینەوە پەرەی سندووە. دەوڵەتی تورکیا دانیشتوانی چەند گوند و شارۆچکەی بۆ ناوچەکانی دیکە گواستۆتەوە. 78 کەس بریندار بوون کە 29 کەسیان لە نەخۆشخانە بەستەری کراون و دۆخی تەندروستیان ناجێگیرە. بەڵای زان و خۆشەویستان گەشتی وڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا فەرمونون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.